ئەگەر بە وردی سێری استراتیژەتی حکوومەتی عێراقین دەبینین بەغدا و هەرێمی کوردستانی کردووەتە قەڵغانی گۆشتین بۆ پاراستنی خۆی. کاتێک میلیشیاکان لە وڵاتانی ناوچەکە دەیانەوێت پەیامی هەڕەشە بۆ ئەمریکا و هاوپەیمانان یاخود بەغدا بنێرن، ئێمە دەکەن وشەکانیان ئاڕاستەی هەولێر و ناوچە مەدەنیەکانی ئێمە دەکەن و بێباچی سەرۆکوەزیرانی بەغدا و سەرۆکوەزیرانی کوردستان لەم هێرشانە نیشانەی ئەوەیە کە ئەوان ڕازین شەڕەکە لە حەوشەی ماڵی ئێمەدا بکرێت، تەنها بۆ ئەوەی ناوچەی سەوز پارێزراو بێت، حکوومەتێک ئامادە بێت بەشێک لە وڵاتەکەی وەک گۆڕەپانی تاقیکردنەوەی تووڕەیی دراوسێکان بەکاربێنێت و خوێنی هاوڵاتیەکانی بکاتە قوربانی و ئارامی کۆشکەکانی خۆی گەورەترین خیانەتی نیشتیمانی دەکات. زۆر سپاس. ڕسادە گەورەکە تەنها بێدەنگبوونی بەغدانیە بەرامبەر بە هێرشە ناوخۆیەکانی سەر هەرێمی کوردستان بەڵکو سپۆنسەرکردنی ئەو هێرشانەی بە پارەی گشتی کاتێک ئەو میلیشە و گروپانە کە موشک و درۆن ئاراستەی هەولێر و ناوچە مەدەنیەکان دەکەن موشک و موچە و چەکەکانیان لە بودجەی فەرمی دەوڵەتی عێراق وەردەگرن. ئەمە چیتر پێی ناوتێت بێباکی بەڵکو ئەوەشیە لە تاواندا حکوومەتی عێراق بەدەستی ڕاستی باش لە هەرێمی کوردستان وەردەگرێت و بەدەستی چەپیشی موشک دەکرێت بۆ گروپانەی کە هەمان ئەو هەڵاتیان دەکەن ئاماژ تا کاتێ بەغدا نەتوانێت پارداکردنی تیرۆری ناوخۆی ڕابگرێت داواکردنی سەروەری تەنها قسێکی بێمانایە. عێراق شتێک نەماوە بە ناوی سەروەری وڵات ئەوەی هەیە تەنها شانۆگەرێکی سیاسیە. حکوومەتی عێراق بووەتە پاسەوانێکی بێدەسەڵات کە دەتوانێت کە نەدەتوانێت ڕێگری لە هێرشی و موشکی وڵاتانی دەرەوە بکات و بۆ سەر خاکی بۆ سەر هەرێمی کوردستان نەدەتوانێت لە لولەی تفەنگی میلیشیا ناخۆیەکانیش بێدەنگ بێت. کاتێک ئاسمانی وڵات کراوەتەوە کاتێک ئاسمانی وڵات کراوەیە بە درۆنی بێگانە و زەویش بەدەست گروپە چەکدارەکانیەوە کە ڕۆژانە ناوچە مەدەنیەکان دەکەنە ئامانج. مانەوەی ئەم حکوومەتە تەنها بۆ دابەشکردنی پۆست و پارەیە بێباکی بەغدا لە پاراستنی گیانی هاوڵاتیەکانی بەڵگەی ئەوەیە کە عێراق چیتە دەوڵەتێکی خاوەن بڕیار نییە بەڵکو گۆڕەپانێکی کراوەیە بۆ یەکلایکردنەوەی ملیۆنەکان لەسەر حسابی خوێنی ئێمە. زۆر سپاس. أيوب جبار نصر الدين في عضو داكوك. أكبر سخرية تواجهها الحكومة العراقية لدمائنا هي الرد على صواريخ والطائرات المسيرة بالبيان إدانتها. هل يمكن لبيانات وزارة الخارجية الأمريكية أن يعدد أرواح المدنيين الذين يقعون ضحيتهم؟ بالطبع لا. تدرك الدولة المهاجمة والجماعات المسلحة جدا إن الدولة العراقية لا تملك دون إلا الكلام. لهذا تواصل جماعتنا على إقليم كردستان بلا مبدأ عندما تتخذ الدولة القرارات الدفاعية العسكرية الديمقراطية الحقيقية، فإن بياناتنا ليس سوى غطاء لجلبنا أمام العالم. السادة لا تصاننا بالورق بل بالقوة والإدارة على منعهم. السلام عليكم ورحمة الله. ما ئەمڕۆ لێرەین چونکە خەڵکی کوردستان لەژێر ترسدا دەژین. فڕۆکەی بێفڕۆکەوان موشک و ناسەقامگیری کاریگەری لەسەر هاوڵاتیانی مەدەنی هەیە لە کاتێکدا دەسەڵاتداران لە کاردانەوەی جددی شکستیان هێناوە. هەردوو حکوومەتی بەغدا و حکوومەتی هەرێمی کوردستان کاری پێویست ناکەن بۆ پاراستنی خەڵک. ئێمە لێرەین بۆ ئەوەی دەنگمان بەرزکەینەوە بڵین خەڵک شایەنی سەلامەتی و شکۆمەندی پاراستنی ڕاستەقینەن. سپاس. ئەمڕۆ خەڵکی هەرێمی کوردستان لەژێر موشک و ترس و گرایندان، بەڵام دەسەڵات هێشتا لەژێر سێبەری بێهێستی و بێپاکیدا. حەشدی شعبی ڕەشە دەکات. بەغدا بێدەنگی دەسەڵاتی ناوخۆیی خەریکی پاراستنی بەرژەوەندی خۆیەتی. کاتێک حکوومەت لە پاراستنی گیانی هاوڵاتیان شکست دێنێ ئەوە تەنیا لاوازینی ئەوە ڕوخانی مانای دەسەڵاتە. خەڵک لە کوردستان لەژێر هێرشدان لەلایەن فڕۆکە بێ فڕۆکەوانەکان و میلیشاکان و سەرکردایەتی شکست خواردەکان. حەشدی شعبی هێرش دەکاتە سەر حکوومەت و حکوومەتی بەغدا. هەولێر هیچ کارێکی جدی بۆ پاراستنی خەڵکی مەدەنی ناکرد. دەسەڵاتدارانی هەردوو ناوچەی سەوز و زەرد زیاتر جەخت لەسەر دەسەڵات دەکەنەوە نەک خەڵک. لە کاتێکدا ئەوان دەمەقاڵێ دەکەن و بێدەنگ دەبن، خەڵکی ئاسایی لە ترس و هەژاری و ناسەقامگیریدا دەژێت. ئەمە ڕاستیە و دەبێت بگۆڕدرێت. بەداخەوە ئەگەر بگەڕینەوە بۆ مێژووی کۆنی کوردستان، هەر لە کۆنەوە کوردستان بۆتە جێگەی ململانی سیاسی و ئابووری کە لە کۆتایەکەی لە جەنگ و شەڕ و خوێنڕشنا خۆی بینیوەتەوە. ئەمڕۆ من وەکو تاکێکی کورد لە وڵاتی بەریتانیا لە توندی ئیدانێ و هێرشانە ئەەکەم کە دەکرێنە سەر هەرێمی کوردستان لەلایەن ئێران و گروپە چەکدارەکانی عێراق. لە کاتێکدا ئێمە وەک هاوڵاتیەکی عێراق هەژمارەکرین ئەرکی عێراق
پاراستنی خەڵکەکەیەتی نەک کوشتنیان یان ڕێگەدان بە هەر دەستێکی دەرەکی بۆ خوێنڕشتنیان و لە ناوبردنیان. لە هەمان کاتە حکومەتی هەرێم بێدەنگە بەرامبەر ئەو هێرشانەی ئەکرێتە سەر هەرێم و ڕشتنی خوێنی کورد، وەک دەبینین کە لەم ڕۆژانەیە کوشتنی ژن و پیاوێکی بێتاوان کە بەهۆی هێرشە درۆنەکانەوە زۆر بەداخەوە و لە کۆتایە دەڵێم سەرشۆڕی بۆ دەسەڵات. من وەک کوڕەکوردێک زۆر داخلە دڵم بۆ میلەتەکەمان کە خاوەنی قاعدەیەک و دەسەڵاتێکی باشین لە ناوچەکەماندا. ئەو دەسەڵاتە ئێمە هەمان لە ناوچەکەماندا تەنها خەریکی مافەگەری و دزینی و نەوت و گازی وڵاتەکەمان هیچی تر ناگەن. دەستان خۆش. وەک ڕێکخراوی داکۆک لێرە کۆبینەوە ئیدانی هەموو ئەو هێرش و تونند و تیژانەکەن کە ئەکرێتە سەر هاوڵاتیانمان و خاکی کوردستان کە بەڕاستی جێگەی قبول نییە و بە هەموو شێوازێک ئیدانەی ئەەکەین و سەرڕای ئەوەش کە لایەنی دەسەڵاتدار و پەیوەندیدار بێباک و بێ هەڵوێستن لە ئاست ئەو تونند و تیژی و هێرش و موشەکانی کە ئەنرێ بە هاوڵاتیانی سڤیل و گەلی کورد و کوردستانەوە کە بە هەموو بارەدۆخێک وڵاتانی دراوسێ لە هەموو کات و هەلومەرجێکی دژواردا تووشی هەری کێشە و مشکلێکی سیاسی ئەبن گەلی کورد لەو نێوانەیە ئەبێتە قوربانی. جا هەر بۆیە ئێمە لێرەوە لە ڕێگەی ڕێکخراوی داکۆکەوە داوا لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەکەین کە بە هەموو شێوەیەک ئەو هێرشانە بۆ گەلی کورد ڕابگیرێت چونکە هەر لە سەرەتای ئەمەز ئەو شەڕەوە گەلی کورد بێلایانی هەڵبژاردووە لەم نێوانەیە. دەستان خۆش. من ڕامان عەزیز مستەفا ئەندامی ڕێکخراوی داکۆک من وەکو تاکێکی کورد لە بەریتانیا ئیدانەی ئەو هێرشە درۆنی هەرەمەکیانە ئەکەم بۆ سەر کوردستان بەداخەوە کە تێیدا خەڵکی بێتاوان و سڤیل دەبنە قوربانی. بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردوو لە هێرشێک بۆ سەر کوردستان ژن و پیاوێکی بێتاوان نەماڵەکەیان بوونە قوربانی. هیوادارم حکومەتی کوردستان چیتر بێ هەڵوێست نەبێت ناکرێت خەڵکی بێتاوان ببنە قوربانی جەنگێک کە تێیدا بەشدار نین. کوردستان مەیدانی جەنگ نییە. ئەسڵای خۆی گەورەتان لێبێ من وەکو چارەکەوانێک هاتووە بەشداری کردوونە خۆپشاندانەیە. ئێستا هەرێمی کوردستان لە قۆناقی پڕمەترسیدا لەلایەکەوە بەردەوامی هێرشی درۆنی و موشەکەکانی هێزە ناوچەکان و گروپە چەکدارەکانی ئاسایشی هاوڵاتیانی چۆدە مەترسیەوە سەروەری خاکەکەی پێشەڵ کردووە. لەلایەکی تریشەوە بەداخەوە ملمەلانەی سیاسەکانی نێوان هەولێر و بەغدا قەیرانێکی قورسی دارایی بژێوی و بۆ خەڵک دروست کردووە. ئەو ناڕەزایەتیانەی کە لە ناوی دەرەوی وڵات ڕێک دەخرێن وەک ئەوەی لە وێنەکان و ڤیدۆکانە دەبینرێ هاواری هاوڵاتیانە دژی بێدەنگی حکوومەت و داوای پاراستنی کەرامەت و بژێوی و ئاسایشی هەرێم دەکەن. کوردستان لە هەموو کات زیاتر پێویستی بە یەکدەنگی ناوخۆی و چارەسەری ڕیشەی هەیە. زۆر سپاسان. من وەکو چالاکوانی ڕەوەندی کوردی ئیرانی و کارەخێزەوە ناکەم دەرەق بە هەرێمی کوردستان کە بە درۆن و موشک هێرشەکرێتە سەر هەرێمی کوردستان. ئەوەی جێی داخە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان بێباک و خەمساردن لەو ئەو هێرشانی کاگرێتە سەر بە تایبەتی بنەماڵی مافیا پارتیوێکێتی ئەو هێزانەی کە بۆ لالەزار و بۆ گوندی لاجانیان کۆکردەوە ئەگەر بڕێکی ئەو هێزانیان کۆکردایەوە ئەتوانی ئیدانەی حەشی شعبی بکەن. لە بەریتانیاوە ئیدانەی ئەو هێرشانە ئەکەین بۆ سەر هەرێمی کوردستان هەموو جارێک کوردستان بۆتە جێگەی هەموو هێرشەکان و ئیدانەی هێرشانەکەین کە حەشی شعبی ئێران بۆ سەر هەرێمی کوردستانەکەین داوا لە دەسەڵاتدارانەکەن بە ئیدانە هەر بە ئیدانە نابێت تۆزێ بە خۆیان نابستنەوە و ئەو هێرشانە ڕابگرن.